لە درێژەی تەنە و سکاڵاکان دادگای باڵای فیدراڵی عێراق لە ڕۆژانی داهاتووی ئەم مانگەدا دادبینی بۆ 3 دۆسەی دیکەی تایبەت بە هەرێمی کوردستان دەکات. لە دۆسەیەکدا حکوومەتی ناوەندی داوای کردووە حکوومەتی هەرێم ئەو پارانە بگێڕێتەوە کە لە بری بەشەخۆراکی هاوڵاتیان لە 2004ەوە تا ساڵی 2021 وەریگرتووە و نەیگێڕاوەتەوە. سکاڵایەکی دیکەش دژی حکوومەتی هەرێم و بە تایبەت سەرۆکی حکوومەت تۆمارکراوە و تیایدا داوای گەڕانەوە و لێبڕینی پاشەکەوتی موچە دەکات. ئەمە جگەلەوەی پرسی درێژکردنەوەی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان کە ئەویش بۆ حوتی ئەم مانگە دواخراوە. سکاڵا لە دژی حکوومەتی هەرێم یا لە دژی بەشێک لە سیاسەتی حکوومەتی هەرێم تۆمار نەکراوە سەبارەت بە نەوت پێ یان ئەوەی کاک کوشیار زێباری بێ یا حتا ئەو 400 میلیارد لە دەروی کوردستانی شوێنێ پێرێ پێم وایە داوایەک لە پاریس بڕیاری سەردرا بوو هەر دژی هەرێمی کوردستان بوو. ینی بەخۆی لە حەقیقەتدا لە سەرەتای دەرهێنان و فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان گرفتێکی گەورە هەیە کە ئەویش فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان لە چوارچێوەیەکی قانونی و تەوافقی نیشتیمانی لەسەر نەبووە بۆیە تا دوور بکەوینەوە تا وەخت تێبپەڕێت یان تێپەڕ بێت گرفتەکان زۆرتر دەبن و کێشەکانی هەرێم ئەو کە پەیوەندی بە هەرێمی کوردستان و بە حکوومەتی هەرێم و کەڵەکە دەبن و زیاتر دەبن. هەرچەندە حکوومەتی هەرێم لە ماوەکانی ڕابردوودا زۆرترین هۆشداری لەبارەی مەترسیەکانی سەرقەوارەی هەرێمی کوردستان لە دەرئەنجامی فەرامۆشکردنی بڕیارەکانی دادگای باڵای فیدراڵی پێدراوە، بەڵام حکوومەتی هەرێم گوێ بە هیچ یەک لەو مەترسیانە نادات. یاساناسێکیش پێی وایە هۆکاری ئەمە ڕێککەوتنی ژێربەژێری لایەنە سیاسیەکانە. ئەوەی کە کێشەکان یەکلای دەکاتەوە سەفەقاتی ژێربەژێری سیاسیە. لێستادا کە حکوومەتی عێراقی پێکهاتووە لایەنەکانی حکوومەتی هەرێم لایەنەکانی پێکێنەرۆک و هەردوو دەسەڵاتی حزبی فەرمانڕەوە لەگەڵ لایەنەکانی پێکێنەری حکوومەتی عێراقی بێگومان سەفەقات هەیە بۆی کە بتوان چۆن ئەو کێشە و مەشاکیلانەی کە لە نێوان هەرێم و بەغدا دێتە ئاراوات چۆن یەکلایی بکەنەوە. ئەجینە دەسەڵاتی دادگای فیدراڵی کە بەرزترین دەسەڵاتی دادوەریە لە عێراق دەسەڵاتەکانی بەسەر سەرجەم دامەزراوە دەستوریەکان دەسەپێنێ و دەبێ هەرێمیان خاضع بن لە بۆ بڕیارەکانی دادگای فیدراڵی عێراق. إلزام حكومة الإقليم بتسليم كامل إنتاج النفط. بەپێی دەستور ئەو بڕیارانەی دادگای باڵای فیدراڵی لەبارەی ناکۆچیە دەستوریەکان و یەکلاکردنەوەی سکاڵا و تانەکان یەکلایەن دەکاتەوە بێ چەند و چون و دەبێت جێبەجێ بکرێن. حکوومەتی هەرێمیش هەرچەند ملەتجیڕەیان لەبارەوە بکات بەڵام لێکەوتەکانی بۆ خراپ دەبن، وەک ئەوەی لە کشانەوەی ژمارەیەک لە کۆمپانیا گەورەکانی بواری بەرهەمهێنانی نەوت لە هەرێمی کوردستان بینرا. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.